کۆتایی خولی هاوینەی ڕووگەیە و ئاهەنگێک سازکراوە بۆ بەخشینی بڕوانامە بە بەشداربووەکان بۆ ئەم ساڵ 1350 کوڕۆکچ لە دەناوەند و ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە سلێمانی تایدا بەشدار بوون. ئەم خولانە ئەم ساڵ بە ناوی ڕووگۆ هەبووە بڵین ئەمە یەکەم ساڵە بە ناوی ڕووگەوە بەڵام بە ناوی جیاوازترۆ هەموو ساڵەکانی تر هەبووە مەگەڵ ئەو ساڵی بەهۆی کۆرۆناکۆ کە خەڵکی نەتوانرا کۆبێتەوە ئەگینا سپاس بەخوای گەورە هەر هەبووە خول کەم تا زۆرێک بەڵام ئەم ساڵ سەرتاسەری بۆ بە ناوی خولی ڕووگە و هەروەها بەرنامەیشە ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتووترە بە باشتر و بە چاکتر و بە ڕێکوپێکتر بکەوێنەوە ناو قۆڕاغەکان و دەرسەکان بخوێنین و هەروەها قۆناغبەندیشی کراوە لە سەرەتای مەکتەبەوە لە پاییزە هەمان لە زستانە هەمانە لە بەهارە و هاوینەش بە چڕوپڕیتر یعنی لە هەموو ساڵەکە ڕووگە بەتەمایە بەرنامە و پرۆژەی خۆی هەبێت یعنی ئەوە نییە بە سێ مانگە هاوینەکە بێ بەڵکو لە مانگەکانی تریشا بەڵام هەر کەسە و بە پلانی خۆی و بە شێوازی جیاوازتر. خولەکە ساڵانە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری پێ هەڵدەسێت. وانەکان لە بوارەکانی پەروەردەیی و ئاینی و زمانەوانی دەوترێنەوە. منداڵانی بەشدار لە خولەکە ئاسوودەن لەوەی بۆ ئەم وەرزی هاوینە توانیویانە سوودێکی زۆر ببینن. ئەم خولی ئێمە ناوی خولی ڕووگەیە خولێکی چاک الحەمدولێ ئیسفادەمان لێگرۆ لە ئینگلیزی و عەرەبی و دەرسی قورئان و ئەم شتە ئاینیانە ئیسفادەمان زۆر لەگرێ هێدارین تێک و باوکانیش مناڵەکانیان بنێرن بۆ نەک ئەم دەورەیە هەر دەورەیەکی تر بێت. زۆر باش بوو مامۆستا گوڵاڵا هەموو شتێکی باشی پێ فێرە کردین قورئانەکەمان تەجویدەکەمان هەموو شتێکی پێ فێرە کردین چیمان بیستایە هەموو شتێکی بۆ ئەکردین لە دەرسی قورئانەکە بەڕاستی لە دەرسی قورئان هەموو شتێکی باش فێر بووین. زۆر باش بووم خولە هەموو شتێکی فێر کردین زۆر سپاسی مامۆستا بەڕێزەکانەکەم بەڕاستی خولەکە زۆر باش بوو قورئان تەجوید پیتەکان هەموو شتێکیان فێر کردی. کردنەوەی ئەم خولانە دەوترێت بۆ پەروەردەکردنی منداڵانە تا لە وەرزی هاوین کاتەکانیان بە بەشداری لە تێگەیشتن و پێگەیشتنی بەسوود بەڕێ بکەن. بۆ هیواین کە ئەم ئاهەنگ و فیستیڤاڵە بێتە هەنگاوێکی گەورەتر بۆ کاری داهاتوومان و لێرەشەوە وێ ڕای بە خێراتنی میوانان پیرۆزبایی لە قوتابیانی خۆمان دەکەین و هیوای سەرکەوتن بۆ خوازین. ئێمە لە پشووی هاویندا لە دەبنکەی ناو شاری سلێمانی خولمان کردەوە بە ناوی خولی ڕووگە ئەم خولە پەروەردەییە زانستیە تەندروستیە و لە بواری گەشەپێدانی توانەکانی مرۆیی و گەشەکردنی وانەکانی قوتابخانە و هەروەها بە شێوازێکی سەردەمیانە توانیمانە لە ڕێگەی چەندین مامۆسای پسپۆڕ و بەتوانە پەروەردەی نەوەکانی ئەم شارە بکەین و سپاس بەخوا جێجەسمان دیار. ئامانجی کۆمەڵی دادگەری لەم خولانە پێگەیاندنی منداڵانە لە ڕووی پەروەردەیی و ئاینیەوە هەروەها پێیان دەگەێنن تا لە ئایندەدا ببن بەنەوەیەکی بەسوود بۆ کۆمەڵگا. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.